آلوسیین ناو بین امریکا و ایران دکفنت قوناغ کانودا بینگا و سپاندنا تولین آبورین بگوتنا سروک ترامپ کجک هلوستانوی امریکای ایران جی دخوازه جد سالات دارن ولات خواه گو چوی دی این کار نکنو دست بتانستاندنا بکن پیم نیره مل کوچ کاسپی هیوا خالد برهوه پتر زانیاریان بدد هیوا دمیت باش کار بدستین کوچ کاسپی چد بیجنو چه پیامین گرنگ هنه؟ ئەم کاتت باش فاتمە ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە کۆشکی سپی بووە هەروەها بەرپرسانی کۆشکی سپی وەزیرەکانی کابینەی حکوومەتی دۆناڵد ترامپ زۆربیان لێدوانیان لەسەر ئەو گەمارۆ گشتگیرە داوە کە لەسەر ئێران سەپێنراوە دەڵێن ئەم گەمارۆیە گشتگیرە گەمارۆیەکی ڕوخێنەر دەبێت بەڵام هیچ پەلەشیان نییە ئایا چەند کات دەخانێت چونکە هیچ کێشەیەک لێرە نییە ئەوەی کە دەبێت پەلەی بێت ئەوە ئێرانە لێرەوە بڵێن هیچ کاتێک دیاری نەکراوە بۆ گەمارۆکە هەردوو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و جێگری سەرۆک جێدی ڤانس لەبارەی گەمارۆکانەوە قسەیان بۆ میدیا کردووە لە چەند شوێنێک دەرکەوتون من لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون فەرمون ڕۆژەوی سەرەکی ڕاگەیاندنەکانی ئەمریکا فشارە ئابووریە نوێیەکانی سەر ئێرانە کە بە ئیکۆنۆمیک دی ناسراوە لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا سەرۆک و بەرپرسە باڵاکانی ئەمریکا لێدوانیان لەو بارەیەوە داوە و وا پێدەچێت کە ئەم گەمارۆ گشتگیرە تەنیا کار لە ئێران نەکات بەڵکو چەندین وڵاتی دیکەی هاوکاری ئێرانیش بگرێتەوە. کاروبارەکانمان سەبارەت بە ئێران زۆر بەباشی بەڕێوە دەچێت هەرچەندە هەندێک میدیا قسەی ناڕاست بڵاو دەکەنەوە توانای ئێرانەکان و سەرکردەکانیانمان لە ناو بردووە لە ڕاستیدا ئەمە هەندێک کێشەی بۆمان دروست کردووە و بۆ هۆیەوە نازانین لەگەڵ چێ قسە بکەین و چێ سەرکردیانە خەڵکی ئەمریکا دەزانن کە ئەو ئاڵۆزیانە هۆی گرانبوونی نرخی سوتەمەنیە بەڵام پێی دەزانین و ڕێزی لێ دەگرین چونکە ناهێڵین ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. لەلایەکی دیکەوە جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد کە پەیوەندیدارە بەوەی ئەمریکا هیچ پەلەی نییە لەم پرۆسەیەدا گوتی کە بەلامانەوە گرنگ نییە ئێران بۆ ماوەی چەند بەرگە دەگرێت ئەوەی بۆ ئەمریکا گرنگە ئەوەیە کە توانای دروستکردنی چەکی ئەتۆمی لە ئێران زەوت بکرێت و نەتوانێت دەستی بەو چەکە بگات. لە ڕاستیدا کە بۆ ماوەی چەند بەرگە دەگرنجەی سەرنجی ئێمە نییە ئامانجی ئێمە لەم فشاراناوەیە کە نەهێڵین دەستیان بگاتە چەکی ئەتۆمی ئیتر 2 هەفتە بەرگە دەگرن مانگێک بەرگە دەگرن یان زیاتر ئەمەمان بەلاوە گرنگ نییە. هەر ئەمڕۆژ سەرۆکی ئێران ڕایگەیان کە پێویستە بەرپرسانی ئێران لە قسەی هات و بات دوور بکەونەوە و واقعبین بن لەگەڵ ئەم بارودۆخە هەوڵی گەیشتنە ڕێکەوتن بدەن. شانی باسە بەکارهێنانی زاراوەی دیدەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی دووەمی جیهانی کاتێک کە هێزەکانی هاوپەیمانان لە نۆرماندی دابەزین و توانیان هێزەکانی ئەڵمانیای نازی تێک بشکێنن. بەڵێ سەرۆکی ئەمریکا وەکو گوتم ئەمڕۆ لە کۆشکی سپی بۆ بەڵام دوای کەمێکی تر بەڕێ دەکەوێت بۆ کارۆلینای باشوور لەوێ سەعات 7 بە کاتی کارۆلینای باشوور گوتارێک پێشکەش دەکات کەوا چاوەڕوان دەکرێت لەو گوتارەشدا دیسان بابەتی ئێران یەکێک بێت لە مژارەکان. سەرۆکی ئەمریکا بۆ کۆتایی هەفتە بۆ ڕۆژی شەمە و یەکشەمە دەگەڕێتەوە واشنتنی پایتەخت چونکە کۆمەڵێک زۆر چالاکی لێرە لە واشنتنی پایتەخت بەڕێوە دەچن هەر لێرە لەم شەقامانە لە دەوروبەری کۆشکی سپی و کۆنگرێس و مۆنیومنتی واشنتن کۆمەڵێک سیارە کە بە ئیندی کار ناسراون پێشبڕکێ دەکەن و دەگوترێت کە خێرایەکان هەتا 300 کیلۆمەتر لە ساعتێکدا دەڕوات چالاکێکی دیکەی گرنگیش هەر تایبەت بە 250 ساڵی یادی دامەزراندنی ئەمریکا ڤیستیڤاڵی نیشتیمانی کتێب لێرە لە واشنتن بەڕێوە دەچێت کە دۆناڵد ترامپ لەوانەیە ئامادەی هەبێت. هیوا خالد پەیام نێرێمە لە کۆچ کاسپی زۆر سپاسیاتە دەکەین.